دێتە پێشەوە یەکی نیسانش خۆتان نەزانن شتێک بڵاوە بۆ تو ئەڵێ کاکە درۆی نیسان هەندێک کەس لە لای حەڵاڵە یعنی لە ڕۆژی نیسانە درۆیەکە کات ئیتر ئەو درۆ هەرچۆن بێ ئەیکات مەبەستی ئەوەیە کە هەروەکو بڵێ کە ئەنەو لە ساڵێکە لە ڕۆژێکە لە نیسانە درۆ حەڵاڵە خۆشەویستەکان جاری با وا هەبووە بەهۆی ئەو درۆوە خەڵک مردووە خەڵک سەکتە قەلبی کردووە تەلەفۆنێکە کا بۆی ئەڵێ کوڕەکەت قوڵپە بۆ لە ڕێگا کابرا ئەمرێ ئەڵێ حاڵەتێ وای ڕوودا کابرا تووشی فیتنەیەک و تووشی مشکلەیەک دێت بۆیە ئێوەی مسلمان ئەبێ ئاگاداری زمانمان بین درۆ حەڵاڵ نییە لە هیچ کاتێکە ئیلا لەو کاتانە نەبێت کە شەریعەتی ئیسلام دیاری کردووە لە حاڵەتێکا سێ و چوار حاڵەتن مەسەلەن ئافرەت ئەتوانێ بە مێردەکەی بێژێت پیاوە کە من زۆر خۆشتم ئەوێ ئەگەر زۆریش خۆشی نەوێ ئەتوانێ بڵێ زۆر خۆشتم ئەوێ ئینسان هەروەها پیاو بە ژنەکەی خۆی ئەمە بۆ ئەوەیە مەحەبەت لەبین ژن و پیاوە بڵاو بێت هەروەها